بەڕای من هۆکاری وەڵام نەدانەوەی حکوومەت بۆ خواست و داواکاری خەڵک و خۆپیشاندان و مانگرتن و گرتنەوەکان بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. یەکەم بێباکی و بێمنەتی حکوومەت کە ئیستیغلالی دۆخەنەتەوە یەکە و هەروەها لایەنە سۆز و عاتیفەکەی خەڵکی کردووە و بەشێکی خەڵکیش خۆتەزانی سەر بە هێزە سیاسیەکانن بەهۆی ئیمتیازات و موچەوە خەڵک بێدەنگەکرێ. بەشەکەی تریشی ئەوەیە کە ئاستی و ڕوبەری ناڕەزایەتی و گربوونەوە مانگرتنەکان بچووکە بەرفراوان نییە. بۆ نمونە پێداویستی خاوەن پێداویستە تایبەتەکان کە ژمارەیان 200,000 کەس ئەگەر بێت و بەدەیان هەزار بێنە سەر شەقام لە گربوونەوەی مامۆستایانە ئێمە ئەمانبینی نەئەگەیشتە 10,000 مامۆستا، بەڵام ئەگەر بە یەک جار 50,000 مامۆستا بڕژێتە سەر شەقام، 5,000 سیاسی بڕژێ، 100,000 خانەنشینی مەدەنی یان عیسیانێکی مەدەنی بکرێ ڕێگاوبان و کۆڵان و بازار هەر هەمووی دابخرێ، ئەمە کاریگەری حەقیقیە بێ. بەڵام ئەگەر بە ناڕەزایەتیەکان هەتاوەکو لە بازنێکی بچوو کابن حکوومەت پشتگوێی ئەخات و وەڵامیان نادات. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکان هەموو ئەم ڕاستیانە دەزانن. ئەوان ئەگەر بێت و بەدواداچوون بکەن بۆ میدیاکان و ناڕەزایەتی خەڵک و هەروەها ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران لە لیژنە تایبەتەکان هەموو ئەم ناڕەزایەتی و نیگەرانی و داخوازی و خواستانی خەڵک گێنراوە. ئەوەی نییە کە حکوومەت پێی نەگەیشتە بێ، بەڵام خۆی کەڕوولاڵەکە لە ئاستی خواستەکانی خەڵکە. حکوومەت ئەرکی وەڵامدانەوەی خواستی هاوڵاتیانە. ئەگەر بێت و ئێمە لەم هەرێمەدا گەندەڵی بن بڕ بکرێ بە هەدەردانی سامانی گشتی کەم بکرێتەوە، بەدڵنیایە من پێ دەڵێم هەموو خواستەکانی خەڵک دەتوانێت جێبەجێ بکرێت. حکوومەت بۆچی لە ئاست داواکاری و گربوونەوەی خەڵک و هاوڵاتیان بێدەنگە لەبەر هۆکارێکی زۆر سادە، لەبەرەوەی ئەم سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان سیستمێکی دیموکراتی نیە، سیستمێکی دیکتاتۆریە. لە سیستمی دیکتاتۆریە ڕای خەڵک حسابی بۆ ناکرێت، خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵک سەرکوت دەکرێت و پەلامار دەدرێت و هێز دەنێردرێتە سەریان و خێمەی دەسووتێنرێت و دەگیرێ و چالاکوانان قۆندەرە دەخرێتە دەمیانەوە. ئەمە ڕەفتاری دیکتاتۆرەکانە لە دنیادا. لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە کە لە سیستمێکی دیکتاتۆریدا گوێ بۆ داواکاری و خۆپیشاندەران نەجی ناکرێ حکوومەت بێدەنگ بێ. بەداخەوە حکوومەت لێرە بێدەنگە، یعنی خەڵک لە ئیجەدا دەخنچێ حکوومەت بێدەنگە، تاری تورکی دێ لە خەڵک شەید دەکات بێدەنگە، هێزی بیانی دێت بێدەنگە، یعنی حدودەکان تۆپباران دەکرێن بێدەنگە، وڵاتانی دراوسێ سەروەری هەرێم پێشێل دەکەن حکوومەت بێدەنگە. تەنانەت بەسیترین شت کە ڕێکاری قانونی و مەدەنیە لە ڕێگەی حکوومەتی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراقەوە لە ئەنجومەنی ئاسایش و ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان و نەتەوە یەکگرتوەکان و کۆمکاری عەرەبی ئەمانش ناگرێتە بەر. لەبەرەوە حکوومەت هێرم بەرامبەر بە هەموو دیاردەکان بێدەنگە. حکوومەت هێرم بەرامبەر بە هەناردەی نەوت بێدەنگە. حکوومەت هێرم لە 2016 گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت کرد کە داهاتی نەوتی هەرێم ئاشکرا بکە. ئەوە بۆ 18 مانگە داهاتی نەوتی هەرێم دیار نییە. ناتوانێت ینی شتێکی بەدەستەوە نەماوە و بەڕێرێکی پێ نەماوە. چەند ساڵ خەڵکیان بۆ وتیان حکوومەتمان ساوە، ئێستا دەڵێن حکوومەت قەرزدارە. ینی لەوانەیە بۆ 4-5 ساڵی تر مصطلحێکی تازە بێنە ناو فەرهەنگی کۆمەڵگای کوردیەوە. لەبەرەوە بێدەنگبوون و بێدەنگ نەبوونیان هەروەکو یەکە، بەڵام لە ڕاستیدا بێدەنگبوونەکەیان عیبێکی گەورەیە. لەبەرەوە باشتر وایە ئەمانە چی هەیە لە خەڵک بە ئاشکرا پێی بڵێن، ینی ڕاستیەکان بۆ خەڵک بەیان بکەن و بۆ خەڵکی ڕوون بکەنەوە کە ئەم هۆکاری ئەم بێدەنگیان چییە. چکە بەڕاستی ئەمە هەنگاوێکی خراپە بۆ نەهێشتنی متمانە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتداراندا. ئەگەر هاوڵاتیانی هەرێم و گەنجان و لاوانی ئەم وڵاتە پەیوەندی ئەو تۆ خراپیان هەبێ لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمە، بە چ ڕوویەکەوە سبەینی حکوومەت هێرم داوە لە گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم دەکات دەڵێ بڕۆن بە نەخێریان بە بەڵێ دەنگ بە هەمواری دەستور بدەن بەپێی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان. لەبەرەوە ئەمە بۆ خۆی خراپە و کاریگەری خراپتریش بەجێ دێڵێ و پێم وایە لە نهایەت المەتافە ئەم دەسەڵاتە خۆی چاک نەکە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا ڕێژەی بەشداری خەڵک لەوەی ئێستش کەمتر دەبێتەوە، کە بەداخەوە من تێیدی ئەوە ناکەم و پێم باشە خەڵک بچێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەو دەسەڵاتە هەڵبژێرێکە خۆی باوەڕی پێەیە، ئەو کەسە هەڵبژێرێکە هەلی کاری بۆ دابین دەکا کە چاکسازی بۆ دەکا کە بەدوای بۆڕێنەوتەکەوەیە کە دەیەوێت دەواازە سنوورەکان شەفاف بن کە هێزی نیشتیمانی بۆ دروست دەکا کە دەیەوێت گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە دروست بکە. لەبەرەوە پێم وایە دەبێت گۆڕانکاریەکان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە بن و پێم وایە دەبێت ئەمە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە یەکلای بکرێتەوە. بەڵام بێئومێدکردنی خەڵک وا دەکا خەڵک لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە پەنا بۆ ئەو ڕێگەیانە بە و بایکۆتکە بۆی بیسەلمێنێ کە بڕوای بەم سیستمی حکومڕانیە بەم جۆرە لە بەڕێوەبردن نەماوە.
فانت مشاهدك الشعب صار كان خلق الدعم